خۆی بەشینە مێرەبان سڵتان لە بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکتر لە پەیامی تۆ هاتمە خزمەتەوەی زیز و خۆشەویست ئەمڕۆ ڕۆژی جیهانی شانۆیە و لە نێو یەکێک لە قاعەکانی شانۆم دەمهەوێت لەگەڵ کۆمەڵێ شانۆکار و هاوکات بینەر و هاوکات بەشێک لەوانەیە کە بەشداری شانۆکانی کۆنی شاری هەولێریان کردووە تاوتوێ بکەم شانۆ بۆچی لە هەرێمی کوردستان گۆڕا بۆچی لە هەرێمی کوردستان ماوەیەکە شانۆ ڕووی لە کزی کردووە خۆ دەتوانین بڵێن هەڕووی لە نەمانەوە کردووە ئەمڕۆ باسی شانۆەکەین بیرەوەری چەند شانۆیەکی کۆنتان بیر دێنمەوە و هاوکات چەند ئەکتەرێکی یان شانۆکارێکی کۆنی شاری هەولێریش دێنمە بەردەم کامێراکە لەگەڵمان بن و بینەر و بیسەرمان بن. تقریبا ئێوە هەتاوەکو نۆتویەکیش ئەنی هەتا ڕاپەڕینی شانۆ بەردەوام بوو لە هەرێمی کوردستان بەڵام دوای بۆ نەما ئەمە پرسیانی بەڵام مایە بەڵام بە ئەوەی زاران نییە بەهێزی یعنی وشی زاران نییە وەکو هەفتەیەکان هەشتەکان مایە مەسەن نۆهەتەکان گەنجەکان زۆر ئیشیان کرد پاش ئینتیفاضە چکۆ ئەو گەنجانە دەیان گۆ لە کاتی خودیان گۆڕێ ئەو پیرانە ئەو سەلەفیانە ڕێگای مەنادن ڕێگەیان لێ بۆ زۆر ئیشیان کرد بەس ئیشەکان کو بوو هەموو ئیشی لاوەز بەناوی ئەزمونگەری و بەناوی نوێ خوازی و بەناوی شتی نوێ و بەناوی ڕەمزی و تەلیعی و ئەو شتانە هەندێک ئیشیان کرد خەڵکەکە لە شانۆی ڕەویەوە تێنە دەگەیشت دەهات نەیدەزانین چکو شانۆ نایانگۆڕێ بەڵام شتەکە خەڵک کە دێ زەماوەر دێ لە شانۆدا دەنیشی دەیەوێت شتێک تێبگە شتێک فێربی و خۆشی ببینی چکە تو پەیامی مخلیس ئەوەیە دەبی ئەتو وا بکەی ئەو خەڵکە کە دانیشتە زەوقی لێ وەرگری خۆشی لێ وەرگری و شتێک فێربی بەخۆی دەرێ شانۆ قوتابخانەیە گەلە کە ئەتو شتێکی لێ فێر نەبیت چی معنەوی هیچ نییە وەرگێ پێم بڵێ تا چەند لەو شانوانە ئێستا ڕازی کە دەکرێت ئەو شانوانە هەر یەکە هەموو مستەوای یەکنی هەیە مستەوای باشە هەیە مستەوای خراپە شتی باش دەکرێت هەیە شتی جەنابەت پێش پرسیارەکە قسەی زۆر جوان کەوت شانۆ لای ئێمە زۆر بەهێزی هات بەڵام زۆر دوایە بەلاوازی کەوتەوە کاتێک کە شانۆ بەشێک بوو لە ئەجندای نەتەوەیمان شانۆ بەشێک بوو لە کەرستەی بوونمان لە فاکتەری بەرەنگار بوونەوەمان لە هەشتاکان شانۆ بەشێک بوو لەوەی کە ئێمە وەکو نەتەوە لە ناو نەچین بەشێک بوون لەو هێزە بەرەنگار بوونەوە بۆ شانۆ بایەخێکی گەورە هەبوو بەڵام دوای ڕاپەڕین بەداخەوە لەبەرەوەی حزبی کوردی ئەجندایەکی نەتەوەیی نییە ئەجندایەکی ئەنتۆلۆژی نییە کە پێویست بە بوونی نەتەوەکانەوە لە زیاتی بایەخ بە کلتور بدەن بایەخ بە هونەر بدەن بایەخیان بە ڕاگەیاندندا تەبعاً ڕاگەیاندنیش بە هەردوو ڕوەکەی فاکتەری ئەرێنی و نەرێنی دروست دەکات ڕاگەاندن سێکتەرێکی گرنگە بەڵام ناکرێ ڕاگەاندن بێتە جێگرەوەی کلتور ناوێت بێتە جێگرەوەی شانۆ ئەتوانێت ئینتیما بۆ تاک دروستکاتەوە شانۆ ئەتوانێت ئینتیمای نەتەوەی بۆ وڵات دروستکاتەوە چکە لە هەموو دنیادا شانۆ هونەر کلتور بەشێکە لە بنیادی نەتەوەی بەشێکە لە بوونی نەتەوەیمان ئێستا وڵاتێکی وەکو مەغریب بێچێک لەو شانازیەکانی شانۆیە ئەگەر لە هەموو بەریتانیا پرسیار بکەی تاکە شانازیان ڕەنگە تەنها باسی شکسپیرت بۆ بکەن کە ئەمە شانازەشی گەورەیە بۆ ملەتێکی وەکو بەریتانیا بۆیە کێشەی ئێمە کێشەی نەتەوە بوونە هەتا ئێستا لە ئەجندای نەتەوەی بمان شتێک نییە بە ناوی کلتور و ئەمەش تێنەگەیشتنە یاخود قسرت فەهمە لە مەسەلە نەتەوەیەکان دەبینین لە دوای ڕاپەڕین پێش ڕاپەڕین شانۆ جۆرێک بوو پەیامێکی زۆر بەقوەتی گەلی کوردی پێ بوو بەڵام بۆچی شانۆ بەم دەردی ئێستا ڕۆی لە هەموو کاتێکدا شانۆ پەیامی تایبەتی خۆی هەبووە بەپێی قۆناغەکان و سەردەمەکان گۆڕانکاری بەسەداتوە ڕەنگە بەر لە ڕاپەڕین ئێمە پەیامی شانۆمان ئەوە بووکەوە بگەین بە با بڵین کوردستانێکی ئازاد و بەختەوەر و ڕزگار بین لە دەستی دیکتاتۆریەت بەڵام دوای ڕاپەڕین جۆرێکتر لە شانۆ هات کە شانۆی با بڵێن بەرەنگار بوونەوە بوو بەڵامبەر بە ستەمەکان بەرامبەر بە کێشە کۆمەڵایەتەکان بەرامبەر بە هەموو ئەو بابەتانەی کە ڕوودەدەن لە ژیانی کۆمەلگاکەمان بۆیە پەیامی پێش با بڵێن ڕاپەڕین جیاوازە لەگەڵ ئەو پەیامی کە ئێستا هەیە بۆچی شانۆ گۆڕا پێش ڕاپەڕین نەمانبینی شانۆی خزمەتی گەلی کورد شانۆی کۆمەڵایەتی زۆر بوو بۆچی ئێستا شانۆیانە نییە شانۆکان زیاتر ڕووی لە کۆمیدیا کردووە بەڕاستی ئەو هەستە جوانانەی کە پێشتر ئێمە وەکو شانۆکاران کە پێشکەشمان دەکرد ئەو نمایشانە سۆزی نیشتیمانی و بەرەنگاری دەمانتوانی برین شانۆی بەرەنگاری بوو لەگەر ڕژێمێکی دیکتاتۆریکەوە
ئەمە هەموو نمایشەکانمان بە ئاراستەیەک بووکەوە ئەو چەساوەیەمان پیشان دەداتن کە بەسەر ملێتی کووردا هاتبوو بەڵام لە دوای ڕاپەڕین ئەم زۆرە هەستا لە لای شانۆکاران و هەروەها لە لای زۆربەی بینەرانیش کەم بووە ینی خەڵک ڕووی لە جۆرە شانۆیە کردکەوە شانۆی کۆمیدیای و شاوەنەوەیەکی زۆرتر ناوڕۆکانیان دوور بوو لەو ڕووداوانێکەوە پێشکەش دەکران شانۆ ڕنگدانەوەی واقعی کۆمەلگای ئەو کاتێک کە شانۆ لاواز دەبێت حتمما خەلەلێک لە کۆمەلگا هەیە خەلەلێک لە ژیانی کۆمەلگا هەیە ئەوەش ڕنگدانەوەی ئەوەیە لە شانۆکە دەردەکەوێت بەتایبەتیش ئێستاش زیاتر چەند گرفتێکی ینی توانم بڵێم کۆمەڵایەتی وایە خۆت ڤایرۆسی کۆڕۆنا وایە خۆت سەختی گرانی باری خەڵک ئەویش وای کردووە کە خەڵک زیاتر لە هونەر دوورکەوتە بەعام ئێوە پێش ڕاپەڕینەکە خواستان چۆن بۆ شان و شانۆتان چۆن نەبینی بەتاکیت پێشڕاپەڕین شانۆ ئەو کاتە هونەر بەگشتی خۆشەویستیی تایبەتی هەبوو ینی زیاتر خەڵک بە سۆز و خۆشەویستیەوە بۆ هونەر ئێڕوانی بەڵام دوای ڕاپەڕین توانم بڵێم زیاتر بووە وەکو بڵێ کاسبیەکی هونەری زیاتر بەرەو مادیەت چوو بەرەو پارە پێداکردن هونەر ئەوەش تاسیێکی زۆر لە هونەر کرد هونەری بەرەو لاوەزی برد هونەری لە خۆشەویستی هێنا ئاستیشکەوە پرسەلەوەی کە شانۆ وای بەسەر هات بەڕای تو بڵای بەتاکیت کۆمەلگا بەگشتی و حکوومەتیش بە تایبەتی ینی حکوومەتی دەورێکی هەیە کە پشتگیری شانۆکاری نەکرد پشتگیر ئەگە کرات بێش پشتگیرێکی زۆر کەم کراوە ئێستا ڕۆڵی شانۆ چۆن نەبینی لە کۆمەلگای کوردی شانۆ هەموو کات ڕۆڵی هەبووە بەڵام ڕەنگە قەیران و بربەستەکان وای کردووە کە شانۆ لە هەندێک کاتدا پراوێز بکرێت یان لە هەندێک کاتدا ئەو ڕۆڵی نەمێنێت بەڵام لە هەموو کاتەکاندا شانۆ وەکو جیهانی تەماشا بکەین ئەمە تەنها لە کوردستان و عێراق سەیری شانۆ نەکەین لە جیهاندا شانۆ پەیامی هەیە لە ڕێگەی شانۆکاران و ئەو ئەکتەرانی کە ڕۆڵ دەبینن لە شانۆکان پەیامی تایبەتی خۆیان هەیە و کارکتەری دیارن و دەتوانن گۆڕانکاری لە هەموو بابەتە سیاسی و کۆمەڵایەتەکان بکەن زۆرێک لە کێشە کۆمەڵایەتەکان بەڵام بەتایبەت لە دادگا کە ئێستا زۆرێک لە کێشەکانی جیابوونەوەمانە هەیە هۆکاری بۆ دراماکانە گەڕێنەوە ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی نواندنمان هەیە کێشەی ئەکتەرمان هەیە بۆچی بەرمی خۆماڵیمان نیەجێ لە شانۆ لە دراما بەڵێ ڕەنگە من نتوانم لە دراما قسە بکەن لەورەی پسپۆڕی من نییە بەڵام لە بواری شانۆ ئەکتەری زۆر باشمان هەیە و هەر ئەو ئەکتەرانەی کە لە شانۆ ڕۆڵی باشیان هەبووە ئێستا لە دراما و فیلمە سینەماییەکان ڕۆڵ دەبینن کاتێک شانۆ مرد دەتوانین بڵین دراما ژەمرێ نا شانۆ ڕۆڵی تایبەتی خۆی هەیە و دراماش ڕۆڵی تایبەتی خۆی ڕەنگە هەندێک کارکتەر هەیە کە لە دراما ڕۆڵ دەبینێ ناتوانێت لە شانۆ ڕۆڵ بینە هەندێک هەیە لە شانۆ ڕۆڵ دەبین ناتوانێت بچێتە بەرامبەر کامێرا و ڕۆڵ ببین هاوڵاتیان دەپرسن تا ئێوە دراماتان هەبوو خەڵک یان فلیمتان هەبوو یان شانۆتان خەڵک سەیری بەرهەمی خۆماڵی دەکرد ئێستا کە بەرهەمی خۆماڵی نەماوە دادگا دەڵێ بەشێکی زۆری هۆکارەکانی جیابوونەوەی فلیمە بیانیەکان ئەوە بۆچی فلیم و بەرهەمتان نییە بڵێ من زۆر سپاس دەکەم ئەگەر بڕێک بە قولی تەمەشای ئیشەکان بکەیت لە وڵاتانی دنیا هەر وزارەتی ڕۆشنبیری ژنیە بەڵام خەڵکانی بەڕاستی ئەوانەی کە وەزعیان باشە ئەوانەی کە شەریکاتیان هەیە سامانی گەوریان هەیە ئەوانە دێن بەرهەمی فیلم بەرهەم دێن و بڵاو دەبێتەوە لە هەموو دنیادا تەنها لە وڵاتی ئێمە لە چەند وڵاتی تریش وزارەت ڕۆشنبیرێکە خەڵکە و هونەرمەندان هەموو چاوێن لە وزارەتە دانێ وڵا با وزارە یارمەتی مادەبەوەی کە کار و کردەوەکانی هونەریمان پێشکەش بکەین ئەگەنا لە وڵاتان بڕۆیت زەحمەتە وزارەت ڕۆشنبیری هەر علاقی بە مۆزوعانە هەبی کتاب تا دەکرێت هەر خەڵکانی دەوڕەمەند و دەستڕۆیی ئیشەکان دەکەن ئەفلام دەکرێت هەم خەڵکان و شەریکات ئەو شتانە دەکەن ئەلە بۆ نمونە تایتانیک ئەو کاتێکە بەرهەمهێنرا 7 میلیۆن دۆلاری تێچوو بەڵام یەک هەفتەیە پارەکەی خۆی پڕ کردەوە و لە هەمان کاتە ئێستا کە شەر دەفرۆش شەریکات ئەو شتەی کردیە دەوڕەمەندانی ئێمە بەڕاستی هیچ علاقەیەکی خۆشەویستیان لەگەر هونەرمەند و هونەرمەندانی ژنێ بەداخۆن بەڵێزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاو سەرنجی شانۆکاران و هاوکات بینەرانی شانۆ من دەسمە لای ناوبڕەیەکی کورد دواتر لەگەڵ ئێوە بەردەوام دەبم و بزانین بۆچی شانۆ گۆڕانکاری بەسەردا هاتووە تاوتیەوە بابەتە دەکەین لەگەڵمان بمێنەوە دوای ناوبڕە کورتە دێمە خزمەت ئێوە عزیز و خۆشەویست بەڵێزان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە ئێمە هونەرمەندانی کورد بەداخەوە حەزمان دەکرد لە بارودۆخێکی تری گونجاوتر ئەو یادە بکەینەوە
لە بارودۆخێک بی نە ڤایرۆسی لێبی نە قەیرانی دارایی هەبی نە قەیرانی هۆڵمان هەبی بەڵکو زەمینەیەکی وا بۆمان ساز بکرێت کە بتوانین کار و چالاکیەکانی خۆمان ئەنجام بدەین. بەڕێزان ئەو گلەی و گازاندەی کە هونەرمەندان دەیکەن هەر لە چوارچێوەی وەزارەتی ڕۆشنبیری خۆی نابینێتەوە، بەڵکو لە خودی کاری هونەرمەندانیش لە خودی کاری ئێمەش خۆی دەبینێتەوە، هەروە لە خودی کاری ڕاگەیاندنیش ئەم کەم و کوڕیە هەیە. لەو کاتانێک کە قەیرانی دارایی نەبووە چالاکیێکی زۆر ئەنجامدرایە، پاڵپشتێکی باش کرایە، بەڵام کاری هونەری سادە کرایە. کە قەیرانی دارایی هەبووە خۆمان ئامادە کردووە کاری هونەری بکەین، بەڵام نەتواندرایە کارەکان بکەین. بۆیە دەتوانم بڵێم قەیرانەکە نەبە تەنها حکوومەتە، نەبە تەنها هونەرمەندانن و نەبە تەنها ڕاگەیاندنیشن. ئەوە ڕای ئێمەیە، ڕاگەیاندنیش ڕۆڵێکی ئەو توی نەبینیوە لە ناساندنی شانۆ و لە ناساندنی گرنگی شانۆ و شانۆ بە شێوەیەکی ئەو تۆ نەناسراوە بە خەڵکی. ئەمە سەرباریەوەی کە هونەرمەندانیش زۆرجار لە کارەکانیان نەیانتوانیوە گرنگی شانۆ و گرنگی بابەتەکانیان بناسێنن و شوێنێکی ئەو تۆشمان نەبووە کە کارەکانمانی لێ بە جوانی ئەنجام بدەین. ئەمەش لە دەرەوەی دەسەڵاتی زۆر بەمانە. پیرۆزبایەکیش بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆ بنێرم لە بۆ هەموو هونەرمەندان بە شێوەیەکی گشتی و هونەرمەندانی کوردستان بە شێوەیەکی تایبەتی و چاویان ماز دەکەم و هیوادارم هەمیشە بەردەوام بن لە پێشکەشکردن و بەرەو پێشەوە بردننی هونەری کوردی و دراما و شانۆی کوردی. ئینشاءڵڵا هەموو ساڵێ بە خۆشی و شادی دەکەینەوە. جیاوازی نێوانی ئیشەکانی ئێستامان و ئیشەکانی لێ پێش ڕاپەڕین و ئیشەکانی کۆنمان زۆر جیاوازێکی زۆر گەورەیە. لەبەر ئەوەی ئێستا لەخوای بە زیادبی حتا پارەکەش پێرارەکەش ئیمکانێتێکی باشە بوو. هەرچمان دەویست لە بۆمان دەکراوە و بە کاچ خۆم لێم خاستان مەسائلی مادی زۆر دەوری هەبوو. بەڕاستی کێشێ مادیمان نەبوو. ئەوجا ئەو هونەرمەندانە و ئەو مخرجانە چاوی هەمویان ماز دەکەم. هەر یەکە کە درامایە کە ئیشەشیان دەکرد زاری حسابی پیرفالی خۆیان دەکرد بە سەراحەت مادەی تێکەوت. کە مادەی تێکەوت هەر هەموو شتێک وایە دەڵێ با بزانم یعنی چەندی دەدەم و چەندی وەردەگرم. ئەوەی دەماندا لەوانەیە باشتریشمان لێ وەردەگرت. تا من ناشخصیە نە من بە شێوەیەکی گشتی قسەی دەکەم. بەڵام پێشان مادە نەبوو کاکە، پێشان مادەی ترە دەکەوت. ئەمە پێشان شتی و هامان پێشکەش دەکرێت. قەناعەت بکە هەبوو نەبوومان پێشکەش کرد وەخت خۆی دیتی تەڕەجەب. ئەمن دەوری مامزان ئامابوو لێ دەرێ. یعنی لەو قاعی شەعبە ئەو لەگەڵ بەداخەو کە ئێستا هێشتا هیچیان بە هیچ نەکردیە دەرکەنە دەما پەنجەرە نەبا ئەوە هەموو دەشکا هەموو ئەو خەڵکە هجومی دەکرد. هەن تامەزرۆ بوون تامەزرۆی شتەکە بوون. لەبەر ئەوەی هەموو کوردایەتی بوو نیشتیمان پەروەری بوو خەڵکەکە هەموو توێنووی ئەوە بوو وایانە توێنی مەستابە. ئێستا دەوری ئەوەی دەوری پاشە مامۆستا خەلیلیابە دەورەکەی دەدیت. ئەو خەڵکە لەوانەیە لەبەر مامۆستا خەلیل دەد خەڵکە بوو لەبەر سعدونی داد خەڵکە بوو لەبەرە من دەهات. ئەو جشتەکە تام و چێژش تایبەتی هەبوو خەڵکەکە تێنووی مەسرح بوو. ئێستاوانە ئەم شانۆی دووبارە زندی بێتەوە خەڵک بۆ تامەزرۆ. وەڵڵاهیەوە بە هەموو لایەش دەبێ ئەمە هەوڵ بدەین. هونەرمەندەکان خاستە هونەرمەندە بە ئەزبوونەکان هونەرمەندە گەورەکان ئەمە کاکە هەر نەبی باوەجاغمان چۆر نەبیوە نییە پاشەمە گەنجە چۆچی جەنابەت دێ ئەوی دیدێ ئیشەکەی دەکەن چاو لەمە بکەن نەلێن وەڵا مامە هاتووە بەڵێ دڵپەنجی بۆی کە بەسەر شانۆ داهاتوان زۆرەکان خەریکە نامێنێ
ئەدی چۆن دڵتەنگی ئەمە شانۆ لەگە خینمان تێکەل بەوەتەوە علی ئەحمەدەی دەبینی ئەمە ساڵی 1970 مامۆستا علی ئەحمەد وەرە لە ساڵی 1970 چمان پێشکەش کرد بابە لە ساڵی 1970 چمان نمایش کرد جەنگاوەری شێت چ دەورەکەت هەبوو چ جمهورەک هەبوو چ جمهورەک هەبوو ئەو جمهورەی هەنجدە هەبوو هەموو تێنووی مەسرح هەموو ڕۆژێ لە مەسرح حازر وەیە نەبابە کو لەگەر ئێستا دەبتەیە ئەمە دەمانەوێت زۆر هەوڵ بدەین شتەکە بەرەو پێش بین ئەو گەنجانەوە چینگۆ جێمان بگرتە بەس حیفە جێگرەوە کەت نەبی شانۆیەکت ڕۆڵی ینی ڕۆڵێکی بەرچاوتە بۆ کام شانۆک بووکە زۆر جێگای دڵخۆشی توش بووە ئەمن هەموو کارەکانم جێگای دەستخۆشی بووە جێگە دڵخۆشیم بووە و من لە کارەکانم برادرانم و خەڵکیش هەمووی شایدی ئەوەی دەدەن کەوا ئەمن کە زۆر شانازی پێوە دەکەم شانۆگەری چڵپاو لە ساڵی 1970 پێشکەشم کرد لە قاعی شعب کە دەڕۆژ عرض کرا لەو دەڕۆژەی باوەڕ ناکەم چار کورسی بەتاڵبی لە قاعی کەچی پاشانجینێکەش لە تەلڤیزیۆنی بەغدا تۆمار کرا و ئێستاش مایە تەنها وابزان نوسخەک لە کنە من مایە ئەمن نسخەکەم هەیە لە وەکو ئەرشیفەک وەکو ئەرشیفەک لە بۆ خۆم هەڵم گرتیا ئەوە بە نسبەتەوەی کەەوە دەڵێن زۆر شانازی پێوە بکەی ئەم شانۆگەری چڵپاوکە هیچ کەسێک نەبوو دەستخۆشیم لێ نەکا لەو دەورەشی زۆر بارزمی بەرێ ناوم ئالۆک بوو هەر ناوی تقریبان خۆم بوو بەس بە کچکەی پاشی هەنچینێ یعنی دەتانین برێن شانۆگەری چڵپاو شانۆگەری مارێ ئەوەی ناویچی ڕەجەبی هەبوو نەبوو یعنی جێ دڵخۆشی من و خەڵک بوو نەکەریمە گوتی کاتێک ئێمە شانۆمان پێشکەش دەکرد هیچ کام لە کورسەکان نەدەماکە لە قاعەکە پڕنە بە خەڵک لە پەنجەرەکان تەماشای دەکرد بەڕای تۆ ئەو بینەرەیە نەماوەیان ئەو شانۆیە نەماوەی ئێستاکە هەردووچیان نەماینە ئەمن ئێستاش لێرە لەو میبەرەی داوا دەکەم دەبوایە ئەوڕۆ ئەگەر هیچیان لۆ شانۆکاران نەکردوایە هیچ دیارەکیان پێشکەشی شانۆکاران نەکردوایە دەبوایە ئەوڕۆ هۆڵی گەڵ تازە کرا باوە پێشکەشی بەو ڕۆژەی پێشکەش بە هونەرمەندانیان بکرد بە بیان گوت بە ئەوە یعنی ئەو ساڵەکە داخی گرانم کە پێمان نەکرا پشتگیری هونەرمەندان بکەین لە ڕۆژی شانۆی هونەرمەندان ئەو قاعەمان لە بۆتان چا کردیتەوە و نمایشی خۆتان تێدا بکەن وەبی ئەمەش زۆر دڵخۆش دەبووین بەڕاستی کەوا ئێستا کە ئەمە جەنازەی قاعی شعب دەبینین بەڕاستی تکتخین لە دڵمان دێت چونکە ئەمە هەموو ژیانی خۆمان ناو قاعی بردە سەری بەڕاستی بێمعنایە ئەو هەلو گۆڕێکەتی ئەمە زۆر دەرسەردانی دادگاکانم کردووە بە شێکی زۆری هۆکاری ئەم تەلاق و یان شیرازی تێکچوونی خێزان بۆ دەگەڕێنەوەکە بەرهەمە دەرەجیەکان هاتوۆتە نێوارێمی کوردستان جا دراماکان بێ هەر جۆرێک بێ گلە یەکەش ڕاستەوخۆ لە ئێوە دەکرێت کە ئێوە بەرهەمی خۆماڵیتان نییە بۆچی نەتانماوە بۆچی شانۆتان زۆر نەماوە بۆچی هەوڵتان نەداوە زیاتر گاورە بکەن درامات بەرهەم بێنن مامۆستا پرسیارەکەی تو وەچی مەسەلەی کوردی هەیە دەرێ ئەو هەبیرە ئاوەکی زۆری دەوێ من دەزانی چێ مامۆستا گیان هیچ تاوانی هونەرمەندانی پێوە نییە ئەبەدەن تاوان کابرا گوتی ئەمە هەموو هۆکار دەسەڵاتە کاکەجیان پشتگیری تەلەڤیزیۆن هەیە ئێستا چوینە ئەمە درامامان دایتێ 22 حەڵقە بووە بە بەلاشش دایتمانێ کە دۆست و دوژمن دەستی لە سنگ ڕاوەستایە لە بۆ ئەو درامایی گوتی شتەشی زۆر چاک و ناجیحا تێگەیشتی گوتی چوینێش کوردیە کاکە نامەوێ کاکە لە پارەی دۆ بلازەکەمان بدەن ئەمە ئیشەکان پێ دەکەین پارەی دۆ بلازێکە کە دەدرێت لەو زنجیرە بیانیانە سرف دەکرێت بەس پارەکەی دۆ بلازەکەی بدەن ئەمە ئیشی درامە پێ دەکەین خۆمانی ناوێت خەڵک دەیەوی بەڵام ئەو سیاسەتەی ئێستا وهات لێ دەکا کە خەڵک مەجبور بی تەمەشای ئەو حەڵقانە بکە لۆ چکە لێ ناگەڕێ خۆماڵیەکە بکرێ کاکە لێ ناگەڕێ بیکرێ کە توش چنەبی
عالمیش ئەو ساڵەکەوەچی ئێستاکەوەچی ساڵان نییە خەڵک مەشغولی بە ئیش و کار و ئەوە پەرێزە و ئەوە مەڕدۆشینە و نازام چ ئێستا ئیش نەمایە ژن لە ماڵێ بێ ئیشە ئەگەر شتە چوانە بچوی پیاوی دەردەینی بردوو چەند کەناڵێک ئەلاسە چەند شانۆیەکیان کردووە ئەمانە دەچێتە چوارچەوەی شانەوەی کە تۆ بینیوتە لە بەشێک لە هۆڵەکان ئێستا کە شەنێک لە شانۆکان دەکرێوانە دەچێتە چوارچەوەی شانۆ ئەوە ناستە چارچوێ شانوی بەڵام دەستە تۆزەکی عنی پێی دەرێن وەکو جم و جۆڵەشی شانۆیی ئەگەر بینمان لە ساڵی شێستەکانیش وەختە بریم ئەمە لە ئەو جم و جۆڵە تقریبن هەندێک هەر هەبوو بەڵام جم و جۆڵی شانەوی بەڕاستی کە لە شانۆ دەستی پێکرد و ئیشی پێکرا هەتاوەکو نەگەیشتە ساڵی نەوەت لە ساڵی هەفتا بوو ئەوسا پێم برێ سەرەتا چۆن دەستان بە شانۆ کردیان چۆن دەستان بە دراما کرد چێت و بەشێک لە دراماکانیش بەشداریت کردووە بۆچی من دەستم بە شانۆ کرد شانۆ داچی هەموو هونەرەکانەوە لە ساڵی هەفتاویەک ئەمن دەستم بە شانۆ کرد ئەمن پێشترێ لە منداڵیوە هەر خولیای شانۆم هەبوو بەڵام دەرفەت نەبوو لە بەخین و هەتا خینتەوە کرد بوو مامۆستا و چوومەدەیەکان و هاتمە هەولێر ئەوزا پەیوەندیم کرد بە تیپی هونەری هەولێر و دەستمان بە شانۆ یەکەم شانۆگەریم کە چەند شانۆیەکمان کڕێک نەکرد دوای شانۆگەری کاوای ئەسنگە بەشداریم تێدا کە ساڵی 72 لە بەستۆڕێ پاشی ئیدی بەردەوام بوو کۆمەڵی هونەر و وێژە کوردیمان دامەزران لێوێندرەکە چەندین ئیشمان کرد چەندین ئەوەی هونەریمان کرد چەندین کە ئیشیشمان نەدەبوو ئیشی ئیزگەیم دەکرد ینی شتم دەنووسی لە بۆ ئیزگەی بەغدایە کوردی بەغدایە خراجم دەکرد ستۆریش کچکەمان هەبوو دەمان برد دەم بردە بەغدا 1500 سینەم دەبرد لێوێندێرەکە 5 کاسێتم دەینەوە دەمگۆڕێ 5 کەم دەبردەوە بەو نوعی بەڕاستی مەسەن ئەگەر تۆ لە فڕنێکی نان بکرێگە نانێکی خراپ لێ بدەی خەڵک نێکرێ ساحب فڕنەکە بەرپرسە ئەبێ شانۆکاران سەرەتا خۆمان ڕخێنەوە کۆبینەوە کێشێکی گەورەمانێکە کۆ نبینەوە ناتوان یەکگرتوبی ناتوان یەکتر تەوا بکەین پەرتەوازە بن بەسە دەستگا ڕاگەیانەکانی سەبڕ دەستگا ڕاگەیانێک کۆمەڵک شانۆکاری تەیە لە بواری جیاجیا کار دەکەن ئەبێ شانۆکار بزانی وەزیفەی ئەو شانۆ وەزیفەیەکی گرنگە ینی بایەخی پێ بداتەوە خۆی بایەخی بدات ئەوەی دووەم کۆنتاکتێ لەگەڵ بینەر ئێمە شانۆ ئێمە بە شێوک لە شێوەکان کۆنتاکتی لەگەڵ بینەر لەدەستداوە بەهۆی ئەو بابەتانێک کە هەڵی دەبژێری زۆر جار شانۆکارەکانی ئێمە نیانتوانیوە کۆنتاکتێکی باش بە کێشەکانی بینەر بکەن بە خەمەکانی خەڵک بکەن هەستەکە نەنزار شانۆ لە وادیەکە و بینەر لە وادیەکی ترە ئەمەش دابڕانێکی گەورەی لە نێوان بینەر و شانۆ دروست کردووە ئەمە وای کرد کە بەڕاستی شانۆ ئەو پێگەی خۆی لەدەستدا ئەبێ ئەمانە بەسەر ئەمانە زاڵ بینجارشتر ماوەیەکە دەبینین شانۆ یان ڕووی لە کەمی کردووە یان بە جۆرێک لە جۆرەکان شانۆی بەهێز ئەوەی کە خەڵک باسیەکە دیار نەمانە بۆچی شانۆکاران ون بوون بەڵێ بەڕاستی لەبەر چەند زروف و هۆکارێک ینی هەست دەکەین بواری شانۆ زۆر کەم بۆیتەوە بە تایبەتی بەو دۆخە ئابوووریە و بەو دۆخە ناهەموارێک کە ڤایرۆسی کۆرۆنە بەسەری داهێناینن ئەوەش وای کردووە کەوا کزی چاڵاکیەکانی شانۆ زۆر پێوە دیار بێتن هۆکارێکتر ئەوە هەیە کەوا جەماوەری شانۆ بەڕاستی ماوەیەکی زۆرە دابراون لە کارە هونەریەکان ئەمەش وای کردووە کەوا چێژوی شانۆ لە لایەشتەوە کەم بێتەوە ئەمڕۆ ڕۆژی جیهانی شانۆیە پیرۆزبایی لە هەموو هونەرمەندانی کوردستان دەکەم بەڕاستی ئەمە دڵمان خۆشە بۆ ڕۆژدا بەڵام کە دەبینی ئەو پەتایە نەگریسە بڵاوێتەوە لە هەموو جیهاندا هەموو کار و کارسبێکی و هەروە هەموو کار و کردەوەیەکی هونەریشی ڕاگرتووە بەڵام لەگەر ئەوەشدا ئەمڕۆ کە دەبینین لە بەڕێوەبەراتی شانۆی هەولێر شانۆگەرێک پێشکەشکرا ئەوە نیشانە ئەوەی کە ئەمە وەکو هونەرمەندان هەوڵی خۆمان دەدەین توانای خۆمان بەگەردێخین ئەگەر هاتوو هەوڵی هەمەتێک هەبێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێگومان کارەکانمان ناوەستێتن و لە هەرێمی کوردستان هەموو وڵاتانی دریش تەماشا دەکەی ئەوڕۆکە سستێکەیە لە کاری شانۆ سستێکەیە لە کاری درامادا ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بە حەقیقەت ئەوڕۆکە ملەتانی جیهان هەمووی جیرۆ دەنەبوونا بەو جیر و گرفتانی کە کۆرۆنە پەیدا کردووە چاوەڕوانەکەی دووبارە شارۆ زیندی بکرێتەوە وەزعان بڕوا و وەزعەکە باش بیتەوە بود زەهەبی و پارە هەبێ پاڵ پشتی هەبی و قاعە چاکرێتەوە شانۆی تاپۆ حەقی چێکردان ئامانستان درامایە بێگومان ئامانستان چ بوو لە خۆت تەماشاکە کۆمیدیای تێدا ترازیدای تێدا خەڵک یعنی زۆر شتی تەسادفی تێدایە تەسادفەکەش هەموو ڕوویدایە یعنی شتی واقعی تێدایە دوای چەندین ساڵ خەڵکە تا ئێستا تەماشا دەکاتەوە تەماشا دەکات
500 هەیە 500 هەر تەماشا دەکات لە بەرەوەی شتەکە بە قووەتە لە دەق لە ئەکتەرەکان لە نواندن لە مەزمون لە شتان هەموو کاری پەیامەکەیتی کە پەیامێکی بەهێزیشی و یعنی بۆ کۆمەلگای بڵێ باشە سیرکە ئەگەر شانۆ لە وڵاتێکان نەبوو ئیتر کۆمەڵێک بواری تر وەکو شانۆ لای خەڵک دەناسرێ مەسن ئەوەی لە کەناڵەکان دەکرێت ئەمان هیچ شانۆ نین پەیوەندی بە شانۆ نییە بەڵام لە غیابی شانۆیە ڕەنگە خەڵکێک ئەمانە بە شانۆ بزانێ ئەمەش خەتەرە ئەمە مەترسیشی زۆر گەورەیە کە خەڵک وا بزانێ من ناوی هیچ بەرنمەیەک نایەنم وا بزانێ ئەم جۆرە بەرنامانە شانۆن چکە ئەم بەڕاستی ئەم بەرنامانە شانۆ نین و ئەمە جۆرە بەرنامەی تەلەڤیزیۆنین تەنها بۆ پێکەنینی خەڵک دروستکراوە ڕەبتی بە شانۆ نییە شانۆ هونەرێکی زۆر قوڵە زۆر لەوەش گەورەترە هیواداریشم جارێک ئێمە بتوانین هۆڵەکان پڕ بکەینەوە بە شانۆ بۆی خەڵک بزانێت جیاوازی شانۆ ڕاستەقینەی چێ لەگەڵ ئەو بەرنامانەی کە لە تەلەڤیزیۆنەکان پێشکەش دەکرێت چێ بەرپرسەرەوەی کە شانۆ بەو شێوەی لێت واللهی دەتوانین بڵێن هەموو لایەکمان بەرپرسین هەروها لایەنی بەرپرسی یەکەمیش بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان دەبی پاڵپشتی شانۆ بێتن کە بەداخەوە ماوەیە کە ئەو بارەدارە ئابوورێژ وای کردووە کەوا حکوومەتیش نەتوانی بەو ئاستێکەوە پێشکەش بە شانۆکاران کاتون لە هەموو بوارەکاندا خۆش بی سەلامەتی بە خێر بێن سەرچاو بۆچی بەرهەمی خۆماڵی لە شانۆ لە دراما لە فیلم کەم بووە هۆکارەکەی بۆ چێ دەگەڕین تۆ بەرهەمی خۆماڵی وڵا ئەگەر ئەو دوو ساڵی برێ ئەگەنا پێشترێ وڵای ساڵانە بەلایکم 20 شانۆ پێشکەش دەکرا بەرهەمی خۆماڵی هەبوو و هەروە درامای خۆماڵی هەبوو ئەو کار ینی بەڕاستی کاری جوانیش هەبوو بەڵام ئەو پەتایم دەیگەڕێنەوە کارە سەرچێکی ئێستا کە بەڕاستی هەموو شتەکانی پەرخستووە ئەو لەو پەتای دەبین و ئەگەنا مەسەن لە بۆ بەڕێوەبەراتی شانۆ بابینە پێشتایی خۆمان ئێمە تا ئێستاکە هۆم فیستیڤاڵی شانۆمان دەکرد داهێن وڵات داهاتنە وڵاتەکەی ئێمە دەهان وڵات داهاتن شانۆیان دێنە لێرە پێشکەشیان دەکرد و ئاشنا دەبین بە شانۆی وڵاتانی دنیای و فیستیڤالمان بەردەوام بوو بە هیمەتی بەڕێوەبەراتی هونەری شانۆ بە تایبەتی مامۆستای واسوعات زان و خۆشەویستان هۆی بینیتان و بیستان بەشێک بوو لە خەمی شانۆکاران و بەشێک لە بینەرانی شانۆ کە لە هەرێمی کوردستان بەداخەوە شانۆ ڕووی لە کزی کردو و بەشێکی زۆری هۆکارەکانیش بۆ دەستگرۆی حکوومەت دەگەڕێنەوە کە حکوومەت بە هیچ شێوەیەک هاوکاری شانۆکاران نییە بۆی کە شانۆ زیاتر بەرەو پێش بچێ و ئەم ئامرازە بەهێزەی ڕاگەاندن زیاتر خزمەت بە گەلی کوردستان بکات و بێتە دەنگی حەقیقی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەڵقێم جارێ بەرنامی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم. سپارتێک خوا.